مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. نیکەڵ بێ ئەوەی خۆی شلوێ بکات یان سەری لەو پرسیارەی من بسوڕمێ کەوتە پڕکردنی قاپەکەی بەردەمی من لە ماکەرۆنی و باستورما. ئەوجا پەرداخەکەمی تەژی شەراب کرد، بەڕێکنان و زەیتونی لەلامەوە دانا. بەڵام من جوڵەی نیکڵم نەدەبینی، چاوەکانیم نەدەبینی. لەوە هەموو خەیاڵاتی گێڕانی دەورێکە لا دیمەنێکا کە 100 جار ئەو دەورەم گێڕابوو، لا تەمەنێکا کە 100 کەڕەتم بەسەر بردبوو غەرق دەبووم. سرم لەم گەڕانەوە سەیرەی زەمان، لەم دووبارە بوونەوە و سەر لە نوێ دەستپێکردنەوە غەریبە دەسوڕما. پێدەچوو هیپنۆتیزە کرابم. دەدوت نەوارێکی هەڵکراو لە مێشکما لێ دەدرێتەوە. سرم بە گێژەوە دەچوو، لەزک بوو بکەومە سەر ئاردی. نیکەڵ هەر قسەی دەکرد، باسی کارە قورسەکەی خۆی دەکرد، ناوی هەندێ لەو درونگایانەی دەبر کاجلیان دەدایە تا بۆیان تەواو بکات، ناوی هەندێ لە مشتریە تایبەتەکانی خۆی دەبر. حەزی لا خوێندنەوە بوو، هاوڕێی کەمی هەبوو. یەک شەمان لەگەڵ دووتمامەکەیدا دەچووە سینەما یان شانۆ. بەڵام گالار لەم بینەدا کێوە چوو. هەموو ئەو قسانە بەڕادەی کۆن و سوابوون کە دڵم تێکەڵ دەهاتن. من بەتەما بووم لەگەڵ کەسێکدا بەرخود بکەم کە بیرەوەریە جوان و درەخشانەکانی گالار هەموو خۆش و گۆشی هزر و بیری داگیر کردبێت و بوو بێت بە جۆرە خە و خولیایەکی خەیاڵی ئەو. بەڵام کە دیقەتی ژنەی گەنجمدا وەکو کابانێکی بازەوق و نەوسن، وەکو میوەیەکی ئاودار گەش و شەنگۆڵ دەهاتە بەر چاو. کاتێ قاپ و پەرداخەکانی کۆکردەوە وا مێنا کرد بەبێ ویستی خۆم ماکەرۆن و باستورمە و تێریەکی زۆرم خواردووە، شەرابێکی زۆرم خواردوتەوە، قسەم کردووە، پرسیارم کردووە، وەڵامم داوەتەوە. نیکەڵ قاوەی هێنا، لەو کاتەدا کە قاوەکەی لە فێنجان دەکرد و بە دیقەت شەکری تێدەکرد سەرنجمدایە. وام داهەتا بەرخەیاڵ کە کابانێکی باش و جددیە، ئارامی و بێخەمیەکی سیر باڵی بەسەردا کێشا بوو. ئەمەم کەمێک لە بەرگران بوو، لە ناکاوە لێم پرسی زۆر جار بۆ ئێرە دەهات؟ کێ؟ تەماشا معلومە کێ دەڵم گالار. نیکەڵ جگە لەو بیری لە کێ دەکردەوە. هەستم بە جۆرە بێزاری و ناڕەحەتێک لەم خەمساردیە فریشتە ئاسایی ئەو کرد. گوتی زۆرت مەبەستا؟ بەڵێ. دەتناسی؟ لا قۆناغی ئامادەیدا پێکەوە بووین، بەڵام بیرەوەریەکی ئەوم لایە قەت لە بیرم دەرناچێت. حەز دەکەم باسی ئەوم بۆ بکەیت. ماوەیەکی زۆر لێم ڕاما و لە ناکاوە وام وێ ناکرد هاکە ئەوی لە مندا ناسیەوە. تەزوویەکم پێداهات، چاوم داخست. بەڵام نیکەڵ لە هەمان سادا بە دەنگێکی نەوی و بێتاقەت کەوتە قسان. وەکو پێم وتی کاتێک کە من تووشی سینەپاڵوو بووم و نەخۆش کەوتوم، ئەو سەرپەرشتی و مالیجێی دەکردم. زۆر جار بۆ ئێرە دەهات، پێکەوە قسەمان دەکرد، بووبووین بە هاوڕێ و هەر ئەوەندە و تەواو. یانی هەموو پەیوەندێکی لەگەڵ گالاردا ئەمە بووە؟ لەمە زیاتر نەبووە؟ نانا، بێگومان پێمی ڕادەبوارد. بە پرسیار دامگرتەوە، بە وەڵامەکانیان بۆم دەرکەوت کا کەسێکی ڕازگۆ و جددیە و گالار بۆ نیکڵ و بەلای ئەوە پیاوێکی داهێنەر و بلیمەت نەبوو، بەڵکو پیاوێکی نەکبەت و بەدبەخت بوو. وەکو پیاوێکی نەکبەت باسی دەکرد، وەکو ئەوەی باسی هەر پیاوێکی دیکەی نەکبەت بکات. لە میانی وتەکانی نیکڵەوە ئیدی ئەو گالارە نائومێد، زبر، گۆنگ و ئاڵۆزەم نەدەبینی کە سوزان باسی دەکرد. لە میانی گێڕانەوە ئاساییەکانی نیکڵەوە ئیدی ئەو گالارە هۆڤیم نەدەبینی کە چەند هەفتەیەک بوو وەکو دێوێکی سوور و ڕەش هەراسانی کردبووم و ئەزیەتی دەدام. نیکڵ بیرەوەری تایبەتی خۆی لا مەڕ گالار هەبوو. گالارەکەی ئەو کەم و زۆر نەدەشوبهایە سەر گالارە تایبەتەکەی من. کە ئەمەم بۆ کەشف بوو، هەستم بە لاوازی و ئازارێکی زۆر کرد. یانی هەر دۆست و بناژوویەکی گالار، هەر مشتری و نەخۆشێکی ئەو، هەر خزم و کەسێکی وێنای تایبەتی خۆی بۆ گالار هەبوو. بەم پێودانگا سەدان گالار هەبوو کە شتاقیان لێکدی نەدەچوون و بۆیە من لا خۆڕایی وام وێنا دەکرد کە گالاری ڕاستەقینە، گالاری واقعی، گالاری گۆنک و ڕاز ئامێز لای منە و تەنیا من دەیناسم. هەموو ئەوانە حەقیان بوو وا بیر بکەنەوە، بەڵام هیچ کەسێک بە تەواوەتی نەیدەناسی. تەنیا گالار دەیزانی کە گالارکێیە و ڕەنگە ئەویش نەیزانی بێ. لە سەرەتاوە زۆر لەوە پەس بووم کە بۆ چوون و وێنای نیکەڵ سەبارەت بە گالار لەگەڵ بۆ چوون و وێناکەی من دەربارەی ئەم پیاوە مردووە تێکی نەدەکردەوە.
بەڵام ئەم جیاوازی وێنا و بۆشوونە ئێستا بەلامەوە بوو بە شتێکی باش و ئەرێنی. هەستم دەکرد کاڕوو بەڕووبوونەوەی ئەو چاپۆیانە ئەو خەیاڵانە بوونەوەرە دڕ و درندەکەی ناخم لە نێو دەبات. هەستم دەکرد کە گەمەی ئاوێنەکان ئەو تاپۆیی کە لەگەڵ خۆمدا هەڵم گرتبوو لاواز دەکات، ورد و خاشی دەکات، بە هەر چوار نکالی دنیادا پەرتی دەکات. هەستم دەکرد کە تاوانێکی قورس سەخت و نورانی لە دەری مندا دەتەقێتەوە، بارم سووک دەکات، وەکو سەدەفێک خاڵیم دەکاتەوە و لێم دەگەڕێ. گالار ئیدی یەک گالار نەبوو، گالار ئیدی نەیدەتوانی ببێتەوە بە یەک گالار و لە یەکەیەکی یەک پارچەدا بەرجستە ببێ. گالارەکەی لەمەڕ من تەنیا یەکێک بوو لەو سەد سێبەری گالاری ڕاستەقینە. من گالار نەبووم، ئیدی گالار نەبووم و نەمدەتوانی گالار بم، کەس نەیدەتوانی ببێتە گالار، چونکە مەرگ ئەو بوونەوەرە سادەیی هەڵپڕواندە بوو، گەوهەر و کرۆکی لە نێو بردبوو، ڕاز و ڕەمزی گوم کردبوو. گالار مردبوو، بڕابووە، بۆ هەمیشە مردبوو، وەکو پارچە بەردێک، وەکو کۆتەرەدارێک، وەکو بنە پێڵاوێک، وەکو جادەیەک مردبوو، وەکو هەموو شتێک جگە لە من. ئیدی هەربیر بوو وەکو تیر بە دیواری کاسی سرم دەکەوت، هانکەم پێکەوت بوو، ئارەقەم لێ دەچۆڕە، بە شانە کەوتمە سەر ئاردی. دووبارە هەستامەوە بە ئەسپایی سرم بەرە و هەتاوەکە بەرز کردەوە. خودایە شتی وا دەبێ؟ ئایا ئەو بەڕاستی لە بەدەنەمەوە دەرکەوت بوو؟ ئایا نیکڵی میهرەبان بێ ئەوەی پێی بزانێ ئەم پڕجووی ئەنجامدا بوو منی ڕزگار کردبوو؟ بە منەتباری و پێزانینی زۆرەوە تەماشام کرد، بە تاسە و تامەزرۆیەوە لە پرسیارم گرت. پێویستم بە هەندێک ڕوونکردنەوەی دیکە هەیە. تۆ وتت کە لای تۆ گلەیی و گازندەی نەدەکرد. نا، هەڵبەتە هەندێک شەوان خەمین بوو، ئەو کاتانە هەوڵم دەدا بیهێنمە پێکەنین و دڵی خۆش بکەم. ئیدی بە قسەیەگە ڕەفتارێکی سادا ئەوم دەکرد. بۆ نمونە نوکتەیەکم دەربارەی مشتریەکی بزێ و دەگێڕایەوە، یان بەدگۆیەکانی کارەکەم بۆ دەگێڕایەوە. پێدەکەنی؟ بەڵێ، هەڵبەتە پێدەکەنی. منێش حەزم دەکرد پێ بکەنم. بەدەمە لاڵەکیەوە وتم چەند جوانە، هاوسەرەکەی ئەم لایەنە شادی لەودا نەدەبینی و باوەڕ بکە. بێگومان لەبەر ئەوە بووە کە خۆی دڵخۆش نەبووە. گالار زۆرجار باسی ئەوەی بۆ دەکردم، بە چاکی هەستم دەکرد کە بینیان خۆش نییە، زۆر ناکۆکن و لە یەکدی بەبیانون. بۆچی؟ گالار هۆی ئەمەی نەدەزانی هەندێک ژن و مرد هەن بە درێژایی تەمەن سەنگەر لە یەکدی دەگرن و سەدەم و هۆی ئەم کارەشان نازانن. ئیدی ئاوایە. ئیدی لە زگ بوو لە کەیف و خۆشەویستیدا باڵم دەگرت. لە بن لێوانەوە وتم چەند شتەکانت بەلاوە سادە و ڕوونن، وا هەز دەکەم تۆ پەرستاری دڵانی نهێنیەکانی دڵ دەزانیت. پێوەک دێتە نکتۆ سەراپایی گومان و دوودڵیە نیگەرانی و شەرمەزاریە، کوڵ و کۆڤانە، داخ و کەسەرانە، خەم و پەژارەیە، هەموو شتێکی بەلاوە پیس و تاریکە. هەموو خەڵکی بە نەحلەتیان کردووە، دەست بەرداری بوون کەچی بە دوو قسەی تۆ دەگۆڕێت، دەگەشێتەوە و دەگەڕێتەوە سەرباری سروشتی خۆی، هەستی پاک و خاوێن دەبێتەوە، پەنجەرەکانی ئومێدی لێ دەکرێتەوە. ئەو پیاوەک و خانوویەکی خاوێنی لێ دێت کە حەز بکەیت تیایی دانیشیت، ئەو پیاوە دەتوانێت هۆشیار و بێدار ببێتەوە. ئەوە کارێکی زۆر زەحمەت نییە. ڕوخساری سەرسام و میرەبانی نیکەڵ بۆ من وەکو جۆرە پاداشتێک وابوو. وتم ئەوەی تۆ بۆ منت کرد کەس بۆی نەکردوم. تۆ حەز و ئارەزوی ژیانت بۆ گێڕامەوە، تامی ژیانت لا زیندوو کردمەوە. چۆن؟ ئەمە پەیوەندی بەخۆمەوە هەیە. بەڵام خۆ ئێمە باسی تۆمان نەکرد. نیکەڵ بە پێچەوانەوە تەنیا باسی منمان کرد. تۆ کەسێکی سەیریت.